گردبوونەوەی پشتیوانیە بۆ مسلمانانی ستەملێکراوی غەزە لە قەزای سەی سادق. هەمووان هاوسۆزی و پشتیوانی بۆ مسلمانانی غەزە دەردەبڕن دژی ئەو زوڵم و ستەمەی لەلایەن قەواری زایۆنیەوە لێیان دەکرێت. کەمترین ئەرکی سەرشانمان ئەوەیە 5 فەرزە لە دوعاکانمانە بەشدار بین و لە هەر شوێنێکۆ هەر ڕێکخراوێ هەر لایەنێک کۆمەکییان بۆ ئەکاتەوە وەکوکە ئێستا دەستگای بەخشین کردوێتی زۆر جێگەی دەستخۆشیە بە ماڵمان هەوڵدێن بەشداریان بکەین بیر بکەین و ئێمە خۆمان لە جێگەی گەرمە ئەخەوین لە نان و خوانی پاک و خاوێنە خۆین ئەوان 13 ڕۆژە خەو نەچۆتە چاویان جێگەیان نیەتیایە بخەون. گەورەترین ئەرکمانە بەشێکە لە عەقیدەمان عەمودی فەقەری عەقیدەی ئێمە وەلا و بەراءە ولا پشتیوانیمان بۆ خوا و پێغەمبەر و ئەقسای مبارەک و مسلمانان هەبێ و بەراءەتیشمانە بێ لە یەهود لە هاوشێوەکانیان لە عەلمانیەکان لە مولحیدەکان بەڵێ ئەرکی سەرشانمانە شەو و ڕۆژ بخەینە سەر یەک بۆ پشتیوانی لە خوشک و برایانمان. هاوڵاتیانیش لای خۆیانەوە بەدڵ هاوسۆزی بۆ خەڵکی ستەملێکراوی غەزە دەردەبڕن و لە خوای گەورە دەپاڕێنەوە کە ئەو بارودۆخە قورسە لەسەر مسلمانان هەڵبگرێت و دوژمنانیان سەرشۆر بکات. کەتۆڵێ مافی مرۆڤ عنی سێرەکەی دوێنێ شەو 500 نەفەر لەو خەسەخانات یاد چووە مافی مرۆڤ کو ئەمریکای زاڵم کە باسی مافی مرۆڤەکە کووە بەڕاستی هەرچێکمان پێ بکرێ بۆ غەزە بکەی نەشترکەمە 13 ڕۆژاڵی دینا کاولو لەسەر مناڵەکە مەڵێ باوکە بۆ سەڵ من زۆر بێتاقەتم جام بەچکە جوولەکانەیش دژایەتی زۆر مسلمانەکەن خیەکە خۆم ئامادەم وەکو مسلمانی ئامادەم ڕم بە و شەڕێ پڕ بەدڵ پاڵپشتی و هاوسۆزی خۆمانمان بۆ دەربڕین و داواکارین لەخوای گەورە لەو زوڵم و ستەمە ڕزگاریان کات یەهود و ئەوانەی هاوسۆزن لەگەڵ جوولەکەی زایۆنیزیە لە هەر شوێناکە من خوای گەورە لە ناویان باوسەرکەوتن و ڕزگاری بەو گەلە ستەمدیدەش ببەخشێت. لا إله إلا الله وحده أنجز وعده ونصر عبده وهزم الأحزاب وحده. دوو هەفتەیە خەڵکی مەدەنی غەزە لەلایەن سوپای قەواری زایۆنی داگیرکەرەوە بۆردومان و کۆمەڵکوژ دەکرێن. لەسەر راستی گیان ناڕزایەتی و خۆپیشاندانی گەورە دژی ئەو تاوانکاریانەی زایۆنی بەڕێوە دەچێت. لە هەرێمی کوردستانیش لە زۆربەی شار و شارۆچەکان خۆپیشاندان و گردبوونەوە ئەنجام دراوە. یا ڕەبی پەروەردگارە ئەم تەفرەخە و جیاوازیە لە ناومانان لابەری هیدایەتمان بدەی بۆ ڕێگە ڕاستەکەی خۆت عیزەت بە دینەکەی خۆت و بە مسلمانان بدەی مسلمانانی غەزە سەرکەوتووکەی و سابتیان کەی. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام سەی سادق.